شيئا بلان بالله تدين برسلا ودشمن حسن جركمان سيام جارشتر هابشي خم بشاري خما بو كسودارو نمال دوباره كي نوش ماسا ئەمە غەدرێکە لە هەموو میلەتی کولەمە بە شەیدکردنی دیار و دەیانی تریژەوە تەواو نابێ هیوادارم ئێمە هەمومان بتوانین بۆ مەسلەی میلەتەکەمان بۆ مەسەلە هەموو یەکگرتوو بین بتوانین کە هەموو ئەو داگیرکەرانەی کە وڵاتەکەمانیان داگیر کردووە ئێمەش خۆمان بەرامبەر مقابلەوە یەکگرتوو بین جارێک تر قسە زۆرە بکرێت وەڵی جاوەگەوانەی کە مەسئولن لەوانە پرسن کە بێدەنگی بێدەنگی هیوادارم بە حکمت و بە عەقڵانی هەموو ئەم شتانەی کە چارەسەرکردنا بەم قسەی من و دوو کەلیمە من تەواو نابێ بێدەنگی هەیە نییە ئەوانەی کە مەسئولنەوەی کە حاکمنەوە ناتوان لەوێ جواب بنەوانی و شتێ بکەن من جایەکی سەرخۆشی لە هەمویانەکەم لە پێش بکەن بەر لە هەموو ئەو هەواڵانەی کە خەمخۆری میلەتەکەمان و ئینشەڵا دوای ناخۆشیە بێ منەوە بە سەربەرزی و شەرەف و شکۆ و بە بەرزترین پلەی ئەزانم بۆ ئینسانێک کە لە ڕێی بەتایبەتی کووردە نەتەوەی کووردا کە بێکەس و بێدڵسۆز و بێپشتیوانە وڵی بێدەنگەکە مەسەلەکە ئەوە هەموو بە بەرچاوی هەموو دنیاوە بە بەرچاوی نەتەوە یەکگرتوەکانەوە بە بەرچاوی هەرچی کۆڵێ هەموو زانن لە ئێمە باشترێ زانن کە ئێمە لەسەر حەقین و کە ئەمان کە ئەمە کاڵم ئەمان ئێمە ناڵێم ئێمە لەسەر مافی خۆمانە غەدرمان لێکرێ زوڵممان لێکرێ اعتراف بە نەخاکمان نەحەقمان نەنەتەوەمان نە هیچمان نان بەڵام ئێمە خۆمان یەک نین بەداخەوە ئەبایە خۆمان یەک بووینایە برا بووینایە چونکە ئەمە کێشەی هەمومانە خۆ کێشەی تەنها پەکەکە و باکووری کوردستان و خۆرەڵات و باشوور و خۆراوانیە من تەمەنم لە پێناوی ئەوە بەخت کردووە کە کورد یەک بێ کە زۆر کێشەم توش بووە زۆر زیانم لێکەوتووە بەڵام من شانازی پێوەکەم هەموو کە زنە نازیەکە من گیانم بۆ هەموو کورد بۆ باکوور لە خۆراوە لە خۆراڵات لە ئەوانم خۆشترەوێ لەوانەی خۆمان لەوانەی باشووری ئەمە هەم یەک نەتەوەین یەک کێشەین یەک ئامانجین یەک پاشە ڕۆژیشمان هەیە پشت بەخوا ڕۆژێک بێت کە ئێمە بەسەر بەرزی و بەسەر کەوتویی و لە کوردستانێکی یەکگرتووە یەک بگرینەوە سوپاس.